سڵاتانە بێدازان خۆشەویستان بەخێر بێن بۆوانەیەکی نوێ لە بەشی سێمی کۆرسی نێتوەرک پلس کە باسی کێبڵەکان دەکەین. لەوانەیە ئیمڕۆ باسی کێبڵی فایبەر ئۆپتیک دەکەین. هەرچەندە فایبەر ئۆپتیک لێک وا لە باس ناکرێت بۆیە دەبێتە چەندین ڤیدیۆی جیاواز کە باسی سینگل مۆد و مۆڵتی مۆد دەکەین، پاشان باسی کۆنێکتەرەکانیشی دەکەین. با دەست پێ بکەین سەرەتا بە پێناسەی فایبەر ئۆپتیک، پاشان باسی سوود و زیانەکانی دەکەین و هەروەها باسیەوە دەکەین کە ئەو کێبڵە چۆن کار دەکات و لە چەند بەشی جیاواز پێکاتوە. کێبڵی فایبەر ئۆپتیک جۆرێکە لە کێبڵی تۆڕ کە داتا دەگوازێتەوە بە بەکارهێنانی ڕووناکی لە بڕی کارەبا. با لێرە ڕابوەستین پێش ئەوەی کە پێناسەکە تەواو بکەین و زیاتر بڕۆینە ناو بابەتەکە. هەموو کێبڵەکانی ڕابردوو کە باسمان کرد لە جۆری کوێکسڵ، لە جۆری تویستد پێر، کێبڵە جیاوازەکانیش لە مز دروستکراون، واتە لە ڕێگای سیگناڵی کارەبایی، سیگناڵی ئەلیکترۆنی ئەو کێبڵانە کار دەکەن بۆ گواستنەوەی داتایەکانیان. باشە چ شتێک جیاوازە لە کێبڵی فایبەر ئۆپتیک ئەوەیە کە لە بڕی کارەبا و لە بڕی سیگناڵی ئەلیکترۆنی بەڵکو ڕووناکی بەکاردێ. باشە کە ڕێگای ڕووناکی ئەو کێبڵە کار دەکاتن. ئەمە شوا دەکات کە زۆر خێرا بێ و شەپۆڵی تێکەڵاوی کارەبایی یان رادیۆیی کاریگەری لەسەر نەبێ. گەورەترین کێشە کە تووشی کێبڵەکان دەبوو بابەتی شەپۆڵی کارموگناتیزی، شەپۆڵی کارەبایی، رادیۆیی کاریگەریان دەبوو لەسەر کێبڵەکە. بۆیە کێبڵەکە لە ڕووی مەوداوە مەودای زۆر درێژ نەبوو، یعنی بۆ نمونە کێبڵی تویستد پێر ئەو پەڕی تاکو 150 مترە، بەڵکو ئەگە زیاتر بڕوە ئەوە کە سیگناڵەکەی لە دەست دەدا و هەروەها کوێکسڵکەی بڵی شەماشت. بۆیە گەورەترین کێشە سەبارەت بە کێبڵەکان ئەوانەی کە لە مز دروستکراون ئەو شەپۆڵانن کە کاریگەری لەسەر کێبڵەکە دەکەن. باشە چونکە ئێمە لێرە لە کێبڵی فایبەر ئۆپتیک ڕووناکی بەکاردێ، بۆیە ئێمە بە هیچ شێوازێک شەپۆڵی کارموگناتیزی، شەپۆڵی کارەبایی، رادیۆیی کاریگەری نابێت لەسەر کێبڵەکە. باشە لە تۆڕەکاندا بەکاردێ کە پێویستیان بە مەودای دوورە یاخود پێویستیان بە گواستنەوەی زانیاریەکانە بە شێوازێکی زۆر خێرا. ئەوە پێناسەیەک بوو سەبارەت بە کێبڵی فایبەر ئۆپتیک. باشە با ئێستا بینە سەر سوودەکانی کێبڵی فایبەر ئۆپتیک. سەرەتا خێرایی زۆر بەرز. داتا زۆر خێراتر لە کێبڵی مز دەگوازێتەوە. کێبڵی مز واتە کێبڵی تویستد پێر یاخود زۆرەکانی دیکەی کێبڵی فایبەر ئۆپتیک لە هەمویان خێراترە. دووەم، باندڤیدی فەرەوەن دەتوانێت بڕێکی زۆر لە داتا لێک کات بگوازێتەوە. سێم، بە ئاسانی سیگناڵ لەدەست نادا، تەنانەت لە مەودای دووریشدا. چوارەم، بەرگری لە دژی تێکەڵاوی کارموگناتیزی EMI لەبەر ئەوەی لە بڕی کارەبا ڕووناکی بەکاردێنێت. ئەوە شوای لێ دەکات کە کاریگەری تێکەڵاوی لەسەر نابێ. باشە ئاگاداری ئەو خاڵە بن زۆر گرنگە سەبارەت بە تێکەڵاوی کارموگناتیزی، چکە ئێمە گوتمان ئەو کێبڵانەی کە لە مز دروست دەکرێت کاتێک بەردەکەون لەگە کێبڵە، بۆ نمونە ئەو کێبڵانەی کە بڕێکی زۆری کارەبا دەگوازنەوە یاخود حتا ئەگە کێبڵی نێتوەرکیش بێ، ئەوە لە ئادای کێبڵەکە کەم دەکاتەوە. بۆیە هەردەم ئەگە گوتمان ئەگە شوێنەکەت بۆ نمونە پیشەسازیە یاخود شوێنەکەت ئامێری زۆری تێدایە، تۆ دەبێت کێبڵی STP بەکاربینی لە تویستد پێر، چونکە لە چەندین غیلافی ئەلمنیۆمی جیاواز پێکاتوە تاکو کاریگەری کارموگناتیزی زۆر ئادای کێبڵەکە کەم نەکاتەوە. یعنی سیرکەن حتا لە کێبڵی تویستد پێریش ئێمە کێشەی EMI مان هەیە، بەڵام لە فایبەر ئۆپتیک بەرگری هەیە چونکە ڕووناکی بەکاردێنێ، بۆیە هیچ شەپۆڵێک دەرناکات ئەو کێبڵە. پێنجەم، ئاسایشی بەرزتر ئەو زانیاریانی کە بە فایبەر ئۆپتیکدا تێدەپەڕن گوێگرتن یاخود ڕێگریکردنیان ئەستەمە. یعنی لە کێبڵەکانی مس تۆ بە ئاسانی دەتوانی بۆ نمونە کۆنێکتەرێک بینی یاخود بە شێوازێکی جیاواز تۆ بزانی چ زانیاریەک تێدەپەڕێ لەو کێبڵە. بەڵام لە کێبڵی فایبەر ئۆپتیک ئەو شتە زۆر مەحاڵە ئەستەمە، یعنی ئاسایشی کێبڵەکە بەرزترە. کێشی سووکە و بچووکە تەنەکترە سوکترە لە کێبڵە مسە تەقلیدیەکان. کۆتایی تەمەنی درێژترە، باشتر بەرگەی بارودۆخی ژینگە دەگرێت و کەمتر پێویستی بە چاکردنەوە هەیە ئەگەر لە شوێنی ڕاست و دروستی خۆی بێ. باشە با ئێستا بینە سەر زیانەکانی کێبڵی فایبەر ئۆپتیک واتە دیوە خراپەکەی. یەکەم شتت هەیە کە تێچووی زۆرە. فایبەر ئۆپتیک گرانترە بۆ دانان بەرامبەر بە کێبڵی مس. ئەوەشیان شتێکی گرنگە، بۆیە تۆ ناتوانانی هەردەم
کێبڵی فایبەر ئۆپتیک بەکاربێنی تەنها بۆ چەندین سیناریۆ یاخود بۆ چەندین حاڵەتێکی دیاری کراو بۆ نمونە ئامێرەکانت کە زۆر دوورن لە یەکتر و پێویستت بەوەیە کە هەردووکیان بەیەک ببەستیەوە ئەو کاتەی تۆ تەنها فایبەر ئۆپتیک دێتە پێشت کە دەبێت بۆی دابنێ بۆیە تێچووی بەرزە. دووەم خاڵ ناسکە و بە ئاسانی دەشکێ. ڕیشاڵ لە شوشە دروستکراوە. ئەو بەشەی ناو کێبڵەکە ناو فایبەر ئۆپتیک خۆی لە شوشە دروست دەکرێت و هەروەها لە پلاستیکیش دروست دەکرێت، بەڵام بە هەردوو حاڵەت زۆر ناسکەوە بە ئاسانی دەشکێتن، بۆیە پێویستە لە کاتی دانانی چاودێریەکی تایبەت بکرێت. سێەم سەختی دانان ئامێری تایبەتی پێویستە بۆ پەیوەستکردنی، واتە بۆ لە حیمکردنی فایبەرەکان یاخود بۆ بەستینی تۆ پێویستت بە ئامێری تایبەت هەیە. باشە بۆ ئێمە دەڵێن ئامێری تایبەت یەکێکە لە زیانەکانی کێبڵی فایبەر ئۆپتیک، چونکە ئەو ئامێرانەی کە بەکاردێن بۆ کێبڵەکانی تویستت پێر و کێبڵە مسەکان نرخیان گونجاوە، بەڵام کێبڵی فایبەر ئۆپتیک چونکە کارەکەی زۆر هەستیارە بۆیە ئامێرەکانیشی لە ڕووی نرخەوە گرانترن و هەروەها پێویستی بە کەسێکە کە شارەزایی هەبێت لەسەر چاکردن و بەستینی ئەو جۆرە کێبڵە. باشە خاڵەکەی دیکە سەختی چاکردنەوە. ئەگە پچڕان یان تێکچوون ڕوویدا ئەوە ئەستەمە بتوانرێت شوێنەکەی بە خێرایی بدۆزرێتەوە و بە خێرایی چاک بکرێت. خاڵێکی دیکە پێویستی بە تەکنیکاری تایبەتمەند هەیە، ناتوانرێت لەلایەن کەسێکی ئاساییەوە دابدرێت یاخود چاک بکرێت. کۆتا خاڵ کاریگەری زیانەکانی فیزیکی هەر چەمانەوەیەکی تیش یاخود فشارێکی بەهێز دەتوانێت ببێتە هۆی لە دەستدانی سیگنال یان پچڕان. ئێستا باسی پێکاتەکانی کێبڵی فایبەر ئۆپتیک دەکەین، واتە لە چەند بەشی جیاواز پێکاتووە. یەکەم بەشت هەیە کە پێی دەڵێن کۆر، واتە ئەو بەشە ناوەی کە ڕووناکی تێدا تێپەڕ دەبێت. لە شوشەیان لە پلاستیک دروستکراوە. شوشە مەودای درێژترە و هەروەها پلاستیک هەرزانترە و مەودای کەمترە. دێنە سەر بەشی دووەمی کە پێی دەڵێن کلادینگ، واتە ڕووپۆشکردن، چینێکە کە لە دەوروبەری کۆڕەکەیە وەکو ئاوێنە کار دەکات. ڕووناکی دەخاتە ناو کۆڕەکە بۆ ئەوەی ڕێڕەوی ڕووناکی لە ناو کێبڵەکە بە بەردەوامی بمینێتەوە و نەچێتە دەرەوە. یعنی وەکو ئاوێنەیە کە کاتێک ئەو ڕووناکیە تێپەڕ دەبێت لە ناو کۆڕەکە، کاری کلادینگ چییە؟ ناهێڵێت ڕووناکیەکە بێتە دەرەوە. باشە ئەوە وێنەیە کە سەبارەت بە کلادینگ سیرکەن لە وێنەی ئەی تۆ لە ناوە کۆڕەکەت هەیە کە باسمان کرد گوتمان کە ڕووناکیەکە لە ناوی تێپەڕ دەبێت. بەڵام کلادینگ کە گوتمان چینێکە کە وەکو ئاوێنە کار دەکا لە دەوروبەری کۆڕەکەیە ناهێڵێت ڕووناکیەکە بێتە دەرەوە. باشە will be reflected back internally into the material. So it works for glancing angles and or light fiber. I'm just going to introduce the beam here. You'll see it come out on the far end. دێنە سەر بەشێکی دیکە کە پێی دەڵێن بەفەر یاخود کۆتینگ یانی ڕووپۆش، چینێکە کە ئەرکەکەی پاراستنی ڕیشاڵە تەنکەکانە، واتە ئەرکی پاراستنی فایبەرەکەیە لە کاتی مامەڵەکردن یاندانان. لە پلاستیک دروستکراون و تەنها پاراستنی میکانیکی دابین دەکەن، واتە بە هیچ شێوازەک کاریگەریان نییە لەسەر بابەتی ڕووناکی فایبەر ئۆپتیکەکە. تەمان کلادینگ و کۆر ئەو دوو بەشێک کە باسمان کرد ئەوەیان خۆیان خودی فایبەرەکەنە، بەڵام ئەو بەشانێکی ئێستا باز دەکەین وەکو بەفەر یان کۆتینگ ئەوانە تەنها ئەو غیلافانن، ئەو چینانەی دەرەوەی کێبڵەکەن تاکو و کێبڵەکە بە ئاسانی نەشکێ. یعنی هەرچەندە تۆ چەندین بەشی جیاوازت هەیە بەڵام هێشتان دەبێت ئاگاداریبی لە کاتی مامەڵەکردنت لەگەڵ ئەم جۆرە کێبڵە. دێنە سەر بەشێکی دیکە کە پێی دەڵێن سترێنث ممبەر، واتە چینی بەهێزکراو، چینێکە کە بە زۆری لە کێبلەر دروستکراوە. ئەوە مادەیەکە کە زۆر بەهێزە و هەروەها تەنکە، سووکە لە ڕووی کێشی، بەکاردێ بۆ بەهێزکردنی کێبڵەکە و ڕێگریکردن لە کشان و شکاندنی لە کاتی ڕاکێشان. یعنی وەکو وتم کلادینگ و کۆر ئەوانە بەشە سەرەکیەکەی فایبەر ئۆپتیکن، بەڵام کۆتینگ، سترێنث ممبەر، ئاوتەر جاکێت ئەوانە کاریان تەنها ئەوەیە کە کێبڵەکە بەهێز بکەن تاکو بە ئاسانی نەشکێ لە کاتی ڕاکێشان و دانانیان. دێنە سەر کۆتا بەش کە پێ دەڵێن ئاوتەر جاکێت، وەکو کێبڵەکانی دیکە لە تویستت پێر و کوێکسڵ کەیبڵ ئاوتەر جاکێتی شت لێرە هەیە، واتە چینی دەرەکی کە گوتیتمان ئاوتەر جاکێت کاریوی چییە؟ تەنها بۆ پاراستنی کێبڵەکەیە لە تۆز، لە شێ، لە گەرمی، لە فاکتەرە جیاوازەکان
واتە کێبڵەکە دەپارێزێت بە کۆی گشتی. هاوڕێیان وازیان گەشتنە کۆتاییە وانەیە کە باسی فایبەر ئۆپتیکمان کرد بە شێوازێکی گشتی. وانەی داهاتوو باسی سینگل مۆد و مۆفتی مۆد دەکەین. داکوانەی داهاتوو یاسینتان لەگەڵ بۆ هەر شاد و بەختەوەربن. داحافیز.